ئازیزان بەردەوام دەبین و کۆتا تەوەری پرۆگرام باس دەکەین کە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم بە هەمانگی کەرتی تایبەت هەڵدەستەی بەدابینکردنی ئامێر و کەلوپەلی پێشکەوتووی کشتوکاڵی و بە شێوەی قیستی درێژخایەن بەبێ وەرگرتنی هیچ پێشەکی و واروەها لێخۆشبوونی گومرگی و بەخشینی تابلۆی کشتوکاڵی کامەش هەنگاوێکی گرنگە بۆ پاڵپشتیکردن و ئاشنایەتی جوتیارانی هەرێمی کوردستان بە تەکنەلۆژیای نوێ لە بەرهەمی کشتوکاڵی سەبارەت بەم هەنگاو و پشتگیریکردنی جوتیاران و پێشخستنی کەرتی کشتوکاڵ میوانداری زۆر بەڕێز حسێن حەمەکەریم وتەبێژی وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم لەگەڵماندایە بە خێراتی کاک حسێن سپاس بۆ ئامادەبوونت بەیانی جەناب تو سەرجەمبینەرانی ئەم بەرنامە جوانە باش سپاس کۆمەڵێک ئامێر بۆ جوتیاران دابین دەکرێت ئەم هەنگاوە تا چەندە بۆ جوتیاران جێگەی دڵخۆشکەرە و هەروەها تا چەندە گرنگی خۆی هەیە بەڵێ زۆر سپاس طبعاً ئەم بڕیارە پاش پێشکەشکردنی پێشنیارێک لەلایەن وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بۆ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران بە خۆشحاڵیەوە پێشنیارەکە لە ئەنجومەنی وەزیران پەسەند کرا بە بڕیاری ژمارە 79 نۆزدەی ساڵی 2020 ئەم بڕیارە بریتیە لە هاوردەکردنی ئامێر و تەکنەلۆژیای کشتوکاڵی بۆ جوودیاران و خاوەن پرۆژە کشتوکاڵەکان بە شێوازێکی وا کە قستی درێژخایەن بێ و ئاسانکاری بکرێ و بە شێوازێک بێ ئەو ئامێر و تەکنۆلۆژیانە کە هاوردە ئەکرێن تەنها بۆ مەبەستی بڵین پرۆژەکان و جوتیاران بێ نەک بە شێوازێکی تر بۆ بازرگانی کردن. ئێستا ئێمە وەکو وەزارەت ئاگاداری بەڕاتی گشتی کشتوکاڵی پارێزگاکانمان کردوێتەوە کە هەر جوتیارێک خوازیارە هەر جۆرە ئامێرێک هاوردە بکە ناوی خۆی تۆمارەکە پاش ئەوەی کە ناویان خۆیان تۆمار کرد بزانین تا 2 مانگ وادە درراوە بە جوتیاران و خاوەن پرۆژە کشتوکاڵەکان پاش ئەوە بزانین ئامێر و تەکنۆلۆژیەکان چین کە داوایان کردو جوتیاران ڕاگەیاندنی بۆکرێ بۆ ئەو کۆمپانیانەی مەبەستیانە بەشدار بن لە هاوردەکردنی ئەو ئامێرانە بێگومان بە کۆمەڵێ مەرج ئەم بڕیارە تەمان ئاراستەی هەرسێ بەڕیز وەزیری کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو و وەزیری ناوخۆ و وەزیری داراوی ئابووری کراوە و ئێستا هەرسێ بەڕێزان کۆنووسێکیان ئامادە کردووە کە میکانیزم و شێوازی ئاسانکاری هاوردەکردنی ئەو ئامێرانە داڕێژراوە و ئێستێمە کاری لەسەرەکەین. بەڵێ کەحسێن دیارە باست لەوە کرد کە جوتیاران خۆیان پێشنیاری ئامێرەکانەکەن و پاشان بەپێی ئەو پێشنیاری جوتیاران ئامێرەکان دابش دەکرێت و هەروە تا 2 مانگی دیکە وادەماوە. جوتیاران تا چەندە زانیاریان دەربارەی ئەم ئاگاداریە هەیە و تا چەندە هۆشیاریان یاخود دەربارەی بەکارێنانی ئامێرە پێشکەوتوەکانی کشتوکاڵی هەیە ڕەنگە گەر بە ئامێرێک ئاشنا نەبوو بێت و تەڵەبی نەکات داوای نەکات ئەمە چۆنە؟ بڵێ خۆی بەڕاستی یەکێک لە هۆکارەکانی پێشکەوتنی کەرتی کشتوکاڵ مەسلەی ئامێر و تەکنەلۆژیای نوێ ئەوە حقیقەتێکە بۆیە ئێمەش کارمان لەسەر ئەمە کردووە کە بتوانین ئامێر و تەکنەلۆژیای هاوردای هەرێمی کوردستان بکەین. ئەتوانم بڵێم ئێستا بە تایبەتی لە دوای ڕاپەڕین و بە تایبەتیش لە دوای پرۆسەی ئازادی عێراقەوە تقریبان کوردستان و عێراق بەڕووی دەرەوە کراوەتەوە یعنی جوتیاران هەم خان پرۆژەکان ئەتوانم بڵێم شارەزاییەکی زۆر باشیان هەیە لە مەسلەی ئەو ئامێر و تەکنەلۆژیانە و هەر معلوماتێکیشیان بێ بێگومان لەلایەن بەڕێوەبەراتی گشتی کشتوکاڵی پارێزگاکانە و معلوماتەکانیان پێ دێ لەسەر ئەو ئامێرانە کامە باشە کامە باش نییە بێگومان ئێمەش پاش ئەوەی کە پێشکەشی ئەەکەن لیژنەیەکی تەکنیکی و ئیداری هەیە لە وەزارەتی کشتوکاڵ و سەرچاوەکانی ئاو پیاداچوونەوەی پێەکە یعنی بە شێوازێکی وا بێ ئەبێ ئەو ئامێرانە بێ کە ئیمڕۆ لە دنیای وڵاتانی پێشکەوتووە کە بەکار دەهێنرێن و مواسەفاتی چاچی هەیە و ئەگونجێ لەگەڵ هەرێمی کوردستان بێگومان ئەمانە ینی مەبەستمەوەی هەم وەزارەت هەم فەرمانگە کشتوکاڵەکان هاوکاری جوتیاران دەبن و خاوەن پرۆژە کشتوکاڵەکانە بن لەوەی کە ئامێر و تەکنەلۆژیایەک هاوردە بکرێ کە بە مواسەفاتی ئیمڕۆی وڵاتانی پێشکەوتوو بێ. باشە دیارە بە پێش ئەم بڕیارە بەکارێنانی ئامێرەکان بۆ بەرهێنانی کشتوکاڵ لە چه ئاستێکدا بوون لەلایەن جوتیارانەوە؟ وەکو باسم کرد بە تایبەتی لە دوای جێبەجێکردنی بڕیاری 1986
ئەو کاتی کە ڕێکخراوی فاو لە عێراق و لە کوردستان بە تایبەتی کاری ئەکرد تقریبا ئەوە کاریگەریەکی زۆری هەبوو بۆ ناساندنی ئامێر و تەکنەلۆژیانێ بە جووتیارانی ئێمەوە بە خاوەن پرۆژە کشت و کالەکانێنی بەعام بە کشتیارەکانی ئێمە و ئێستش ژمارەیەکی زۆر یعنی پرۆژە لێرە جێبەجێکراون و هاتوو چووەیەکی زۆر هەبووە لەوەی کە جووتیاران خاوەن پرۆژەکانی ئێمە سەردانی وڵاتانیان کردووە زۆر لە پێشانگاکان بەشداریان کردووە بە تایبەتی لە وڵاتانی دراوسێ ئەمانە هۆکار بوون هەمووی بۆ زیاتر بەرزکردنەوەی ئاستی هوشیاری جووتیارانی ئێمە و ناساندنی ئەو ئامێرە و تەکنەلۆژیانە بە جووتیاران و ئێمە تقریبا هەتا ساڵی 2014 وەکو وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاو زۆر جار ئامێر و تەکنەلۆژیامان هێناوە کە بە قیست دراوە بە جووتیاران و بەشێکی زۆر لە جووتیاران قەرزی کشت و کاڵیان وەرگرتووە لە بانقە کشت و کاڵیەکان بۆ کڕینی ئەو ئامێر و تەکنەلۆژیانە و ئێستش ژمارەیەک کۆمپانیای بیانی لە وڵاتی ئێمە کارەکەن و بەشێکی زۆر لەو کۆمپانیانە کە هاوردەی ئامێر و تەکنەلۆژیاکەن لە پارێزگەکانی هەرێمی کوردستانن ئەمانە هەمووی هۆکارن بۆ ئەوەی کە جووتیارانی ئێمە خاوەن پرۆژە کشت و کاڵەکانی ئێمە بە شێوەیەکی بەرچاو شارزایە نەبێت لەو بوارەدا. بەڵێ کاستێن دیارە وەکو کۆچا پرسیارم باسەوە بکەین پەیوەندی نێوان جووتیاران لەگەڵ با بڵین وەزارەت و لایەنە پەیوەندیدارەکان تایبەت بە کشت و کاڵ بۆ بەرزکردنەوەی ئاستی هۆشیاری جووتیاران هەم لە بەرهەمێنانی بەروبوومی کشت و کاڵیان بەکارهێنانی ئامێرەکان لە چ ئاستێکدا و چۆن هاوکاری و هەماهەنگی جووتیاران کراوە. بەڵێ وەکو ئەوەی سەرەتا ئاماژەم پێە و ئێستا ئێمە ژمارەیەک یعنی لە هەموو ناوچەیەک بەڕێبەراتی ڕێنمایی کشت و کاڵیمانەیە بێگومان ئێستش بەهۆی ئەم تۆڕە کۆمەڵایەتیەکان و ئەمانەوە ئەتوانم بڵێم حەلقەیەکی ڕەبتی زۆر زۆر باش دروست بووە لە هەم لە بینی فەرمانگە کشت و کاڵیەکان و هەم لە بینی جووتیاران و لە بینی جووتیاران خۆیان ینی ژمارەیەک ڕێکخراوی تایبەت بە خۆیان هەیە و چەندین گروپی کشت و کاڵی هەیە ئەمانە هەمووی بوونەتە هۆکارێکی ئەوەی کە پەیوەستبوونێک و پەیوەندیکی باش لە نێوان جووتیاران خۆیان و هەم لەگەڵ فەرمانگە کشت و کاڵیەکانی ئێمە و لەگەڵ وەزارەتە بێ بۆیە زۆر ئاساییە ینی بەردەوام جووتیاران داوا و پێشنیار و خواستەکانی خۆیان زۆر جار بە پەیوەندی ڕاستەوخۆ بە ئێماڵێن یان چەندین گروپمان هەیە لەگەڵ جووتیاران لە ڕێگەی ئەو گروپەوە شتەکانی خۆیان بە ئێماڵێن بۆیە ئەم بڕیارە یەکێکە لەو بڕیارانەی کە کاریگەریکی باشی ئەبێ لەسەر بەرەو پێشبردننی کردی کشت و کاڵ و جێبەجێکردنی خواستەکانی جووتیاران بێگومان وەکو جەنابەت لەسرەتا ئاماژەت پێدا بە بێ پێشێکی تا ئەمریکای گاتە دەست کە ئەمریکای گەشتە دەست ئەو کاتە بەشێکی کەم لە نرخی ئەو ئامێرەی لێوەرئەگیرێ پاش ئەوانەی تریش بە قستی درێژخایەن و بەبێ ئەوەی زیادەشی بچێتە سەر نەخێر بەڵێ بڵێ و هەروەها تابلۆی ژمارەکەشی لەلایەن وەزارەتی ناوخۆوە پێدرێ بەبێ بەرامبەر بەڵام بێگومانەمانە کۆمەڵێ مەرج و میکانیزمی خۆی هەیە بە شێوازێکی وا بێ جووتیاران سوودی لێوەرگرن و بۆ بازرگانی فرۆشتنەوە نییە تا ماوەیەکی زۆر هەمووی بە ئامانجی ئەوەی کە ئێمە سوود لە ئامێر و تەکنۆلۆژیای وڵاتانی پێشکەوت وەربگرین. بەڵێ زۆر سپاس بۆ بەڕێز حسێن حەمەکەری متەبێژی وەزارەتی کشت و کاڵ و سەرچاوەکانی ئاوی هەرێم کە لەگەڵمان ئامادە بوویت.